ئەمڕۆ فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لێرەین تاکو پێکەوە گفتوگویەکی کراوە بکەین لەسەر دۆخی زیندانیان و سزادراوانی بادینان لە هەرێمی کوردستان کە بەداخەوە ئەمە یەکەم کەیس و دوایمین کەیس نابێت لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە بە گرنگی ئەزانین کە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی گرنگی بەم بارودۆخە بین و فشار دروست بکەین و ڕۆڵ و کاریگەریمان هەبێ تا هەموو پێکەوە بتوانین جارێکی تر سەروەری بۆ دادگاکان و سەروەری بۆ یاسا بگەڕێنینەوە بۆیە ئێمە ئەمڕۆ یادداشتێکمان هەیە و گفتوگۆی کراوە لەسەر یادداشتاکەین تاکو پێکەوە فشارێکی زیاتر و کاریگەریتر دروست بکەین و جارێکی تر بەخێر بێن ئێستا کاک جەبار زیاتر ئامانجی کۆبوونەوەکە ڕوونەکاتەوە. بەڕێزان بەیانیتان باش دووبارە بەخێر بێن سەرسەر و سەرچاومان سوپاس بۆ سەرجەم دەستگاکانی ڕاگەاندن کە لێرەن و سوپاس بۆ نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چالاکوانانی مەدەنی کە لە پشتکامێرەکانەوە لەگەڵمانان فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە پێکهاتووە لە ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە شاری سلێمانی ئێمە لە دوای کۆبوونەوەکمان ئەنجامدا بڕیارماندا کە هەڵسین بە ئەنجامدانی زنجیرەیەک چالاکی بۆ ئەوەی چالاکیەکە بەرفراوانتر ببێت وە گەشتگیرتر ببێت. ئەمڕۆ لەگەڵ نوێنەری ئەو ڕێکخراوە بەڕێزانەی کە ئامادەن لەگەڵمانە هەروەکو لە بانگێژنامەکەشا بۆ بەڕێستان وەکو دەستگاکانی ڕاگەاندن نێردراوە ئاماژ لەم دیاری ئەمڕۆ گفتوگویەکی کراوەیە بۆ ئەوی بتانین پلانی داهاتوومان چی ئەبێت تاوەکو ئەو کەیسەی کە لە بادینان ئێستا هەیە وەکو شۆخانخان ئاماژەی پێکرد کە یەکەم کەیس و دوهەمین کەیس نابێ لە هەرێمی کوردستانە بەداخەوە بەهۆی سەروەرنەبوونی یاسا و دروستبوونی نیشانی پرسان لەسەر دادگاکان ئەمڕۆ ئێمە گفتوگویەکی کراوە ئەەکەین ومێدەوارین لەگەڵمانە بەشدار بنی وەکو دەستگاکانی ڕاگەیاندن کە ئێمانزانین لە خارجی هەرێمی کوردستان تۆمەتی ئیرهاب زۆر ئاسانە ئەتوانین بڵێن زیندانەکان پڕە لە کەسانێک کە بە تۆمەتی ئیرهاب حکم دراون ئێمە باواز لەوێ نەکەین چونکە لەوێ باز لە ئازادی ڕادەربڕین و کۆمەلگای بەدێ ئەمانە هەموو تەنها بابەتێکی شکلیە ئێمە لێرە ئەبێ باسیکەین لەبەر لە ئێمە لە هەرێمی کوردستانە ئێمە لە هەرێمی کوردستانە پێویستمان بەوەیە کە ئەو ئازادی کە هەیە بە هەمیشە ڕێز لە ڕادەربڕینی ڕای ئازادەگرین ئەمە نەکەوێتە دواوە ئەمە پرۆسەیەکە ئەمڕۆکە ئێمە ببینین بە تۆمەتی ئیرهاب 6 چالاکەوان حکم بدرێ 5 چالاکەوان حکم بدرێ بەیانی ئەمە بێتە پێشینەیەکی خراپ لە ناو هەرێمی کوردستانە کە دواتر لە هەموو دادگاکانە ئەمە بەکاربێنن لەبەرەوە بێ هەڵوەستی جدی لەسەر بکەی بێت ئەندامانی پەرلەمانی هەرێمی کوردستان و تایبەتی پەرلەمانی هەرێمی کوردستان لەسەر یادداشتنامەی فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەڕێزان ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئەندامانی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان پەیماننامە و ڕێکوتنامە و جاڕنامە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و دەسەڵاتی دادوەری جەخت لەسەر سەربەخۆبوون و بێلایانی ئەو دەسەڵاتە دەکەنەوە لە هەموو پاشکۆیەتی و دەستێوەردانی حیزبی و حکومی هەروەها لەسەر ئاستی ناوخۆیش لە دەستوری عراق و لە یاسای دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان ژمارە 23 ساڵی 2007 هەمان جەخت دەکەنەوە بە درکردن بۆ ڕاستی کە دەوترێت دادپەروەری بنچینە و بناغی حکومڕانی و دەوڵەتداریە لە مێژوودا هەموو ئەو ڕژێمانی کە گرنگیان بە دادپەروەری و فراهەمکردنی دەسەڵاتێکی دادوەر و دادپەروەر و بەهێزبوون بە پێچەوانەوە ئەو ڕژێمانی کە دادپەروەری و دەسەڵاتی دادوەریان پشتگوێ خستویانەتە خزمەتی دەسەڵاتی فەرمانڕەواکان ئەو ڕژێمانە ڕووخاون و نەماون بۆیە دەوترێ هیچ ڕژێمێک یان دەوڵەتێک یان کیانێک لە ناوخۆدا لەبەر هەژاری و نەداری نەڕووخاوەیان تێک نەچووە بەڵکو بەهۆی دادپەروەری و ڕووخاون بەداخەوە لە دوای وتەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت و تاوانبارکردنی دەستگیرکراوانی بادینان بە چەند تاوانێک بەبێ چاوەڕوانیکردنی بڕیاری دادگا درکمان بە مەترسی کرد لە بەڕێوچوونی پرۆسەی دادکاریکردن و سزادراوانی دەستگیرکراوەکانی بادینان ئەم تسەشمان لە شوێنی خۆیدا بوو کاتێک لە ڕۆژی 16 دوای 2021 دادگاییکردن و حکومدانی چالاکوانانی بادینان شێروانی و ڕۆژنامەوانی سربەخۆ ئازەکرم و گوهدار زێباری هەروەها چالاکانی مەدەنی شفان سعید و هاریوان عیسا نادادی و بێدادیەکی گەورەمان بەدی کرد کاتێک کۆمەڵێک چالاکی دڵسۆز و خەمخۆری ئەم نیشتیمانە بە کۆمەڵێک تاوان دادگایی دەکرێن کۆمەڵێک تۆمەتیان ئاراستە دەکرێت کە لە بنەڕەتدا لە ڕووی یاساییەوە تاوان نییە ئەمە جگە لە گرتنەبەری ڕێوشێنی نائاسایی لە ناو هۆڵی دادگا و گرتنەبەری کۆمەڵێک ڕێکار کە هەست بەوە نەدەکرا کەمە بەس لە دادگاییکردنەکە چەسپاندنی یاسا و بەدیهێنانی دادپەروەری بێت وەسەپاندنی سزای 6 ساڵ زیندانیکردن بەسەر چالاکاندا هێندەی ئەوەی وەک تۆڵەکردنەوەیەک لەو چالاکانە دەردەکەوێت هێندە پرۆسەیەکی دادگاییکردنی دادپەروەرانە نەبوو چونکە وەک لە درێژەی دادگاییکردنەکەدا وتەکانی تۆمەتبار و بەڵگەکان بینرا نەتوانرا هیچ بەڵگەیەکی سەلبێنەر و بڕواپێکرد بخرێتە ڕوو بۆ ئیدانەکردنی چالاکوانان ئەمە سەرڕای ئەوەی کەوا سەرجەم تۆمەتباران ئاماژەیان بەوە داوە کە لە قۆناغی لێکۆڵینەوەدا ئاشکەنجە دراون
مامەڵی نامرۆڤانیان لەگەڵ کراوە کە دەبواە دادگای تاوانەکانی هەولێر لەسەر ئەم خاڵە هەڵوەستەی هەبوایە و وتەکانیان لەبەردەم دادگای تاوانەکان بە بنەما دابنرایە بۆ حکومدان لەبەر ئەوەی بەپێی یاسای بنەما دادگەریە سزاییەکان نابێت دادپێدانان عیبدار بێت. ئەمە جگەرەوەی لە قۆناغی لێکۆڵینەوەدا پێشێلکاریکی زۆر بەرامبەر بە مەفەکانیان ئەنجام دراوە و نەهێڵراوە کە پارێزەرەکانیان لە ڕەوتی لێکۆڵینەوە بەشدار بن لە لێکۆڵینەوە و لەگەڵ تۆمەتبارانە ئامادە بن. ئێمە وەک فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی داوا لە بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری و دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان دەکەین لە پێناو چەسپاندنی دادگەری و دادگایکردنی دادپەروارانە و پاراستنی شکۆ و ناوبانگ هەرێمی کوردستان و پاراستنی چالاکانی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان لە هەر جۆرە ستەمی و نادادی و تۆڵەکردنەوەیەک بە ناوی یاساوە داواکارین لە بەڕێستان بە چاوێکی ورتر و دادپەروەرانەتر پێداچوونەوە بە بڕیاری دادگای تاوانەکانی هەولێر بکەن لە پێناو پاراستنی مافی ئازادی ڕادەبەڕین و سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی.